بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين وكفى، وصلى الله وسلم على رسول الله المصطفى وعلى آله وصحبه ومن والاه. برياني خوشويز خوشخاني بريز خسمتان دا أبين بو پێشکەشکردنی ئەڵقەیەکی تێ لە بەرنامەی چاکە بێسنوورەکان حەسەنات بلا حدود بە پشتیوانی خوای گەورە بابەتی ئەو جارەمان مانجی ڕەمەزان مانجی خێر و ئیحسانە. بۆیە بە پشتیوانی خوای گەورە باسی ئەو شتانەتانە بۆ ئەکەین کە خێریان زۆرە، پاداشتیان زۆرە، بە تایبەتی لە مانجی ڕەمەزاندا. ئێمە ئێستاکە بەرەو شەوی چوارەمینی مانجی ڕەمەزان دەڕۆین. ولا يكمين شوي مانج رمضان دا پیغمبر خوا فرمي عليه الصلاة والسلام وينادي مناد يا باغي الخير أقبل همو شويك يكمين شوي مانج رمضان دا أفرمي بانقواز كري أفرمي أي أو كساني كأهلي خير ورن بيشوا أي أو كساني نيتي خيرتان هنايا ورن بيشوا وخير كان تامكن لمانج رمضان دا بويا أو بانقوازا لبو أهلي خيرا، لبو أو كساني كنيتي خيريان هناوا، لبو أو كساني كنيتي توبيان هناوا، لبو أو كساني كنيتي صدقيان هناوا، نيتي الزكاة دانيان هناوا. بويا أو بانقوازة بو همو كسيك، بو همو مسلمانيك، بو همو تاكيك لجنان ولبياوان لأمتي محمد المصطفى يا باغي الخير أقبل ويا باغي الشر أقصر. أو دو فرمايشتو دو بانقوازي قرنجي لا إخواي پروردگارا. بويا بالمانج رمضان دا خومان بجيرين لأهلي خير، دستي خومان بخير وبقرين سكا مانجي خير ومانجي بركتا. وقرآن دا فرمي وافعلوا الخير لعلكم تفلحون، دستي خوتان بخير وبقرين وخير بكن لدنيا دا لعلكم تفلحون. أميد ويا كخواي تبارك وتعالى سركوتون منكا وهروها نزات من بدا. قرآن دا فرمي فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره. بقدر يك مثقال ذرة كزور بتوكو نابين دري بتساوكان لخير ولبياوتي ولتساكو عبادة لا إخواي قورة بالزرنابي. بقدر يك مثقال زير للشر لخواي تبارك وتعالى بالزرنابي هرهمو نسراي وبيمان أدريتوا. ويا إما أبي لمانج رمضان دا ريو روشتي پیغمبري أكرم بقرين عليه الصلاة والسلام كلا دعاء كان بردوام دعائك فرمو اللهم إني أسألك فعل الخيرات وترك المنكرات وحب المساكين وأن ترحمني وتغفر لي. أو دعاء پیغمبري خوابه عليه الصلاة والسلام زان اللهم إني أسألك فعل الخيرات. أو يكمين برقي پیغمبري خواه لدعاء كان دفرمو خواه بمجري لو كساني كإيشي خير بكم كاري خير بكم لرزي أهلي خير بم وهروها خوايا لرزي أو كسانا نبم كخرابة وخرابة كاري أكن وخوايا بما جرى لو كساني كهجارانيان خوشويو هجار دوستن وخواي قول الليم خوش با وهروها رحمان بيبكا. بويا أو دعاء زور بيبستا إيمي مسلمان وبروش وبو لأمتي محمد المصطفى بيخوينين لمانج رمضانا اللهم إني أسألك فعل الخيرات خوايا للرزي أو كسانا بمانج ميرا كأهلي خير بو أوي تساكا كان زاد بيو بو أوي پاداش من زور بي لروج قيامتا. بويا پیغمبر خواه فرموي إن هذا الخير خزائن فرمي أو خيرا أو زور خيرانة خزينية فرمو ولهذا الخزائن مفاتيح فرمي لبو خزينة كانوا أو شمو كليلي تايبتي خويان هيا فطوبى لعبد جعل الله مفتاعا للخير فرمي خوشي لبو أو بنديا لبو أو كتسيا لبو أو كريا كليلي درقي خيرا. أفرمي مفتاعا للخير مغلاقا للشر خوشي لبو أو كسي كليلي خيري صلح لبيني خلشيك وهروها درقي الشر لس خلشي قباتك أو دايخا أو خوشي لبو أو كسانا. وويل لعبد جعل الله مفتاعا للشر مغلاقا للخير
ويلش لبو أو كسي أفرمي كليلي الشرية أفرمي وهروها دلكي خيران قباتك أو براستي كارساتا بويبا لرمانج رمضان دا كليلي خيري بين أهلي خير بين وببين بهوي أويكا خير لسدسمان روبداو وخلقانك تاومان لبكا لخير وخيرات دا أفرمي فرمایشتشی پێغەمبەری ئەکرەمتان بۆ ئەجێڕینەوە ئەفەرمێ ڕۆژی لە ڕۆژان پێغەمبەری خوا لەناو سەحابەکان دانیشت بوو ڕووی کردە سەحابەکان فەرمی پرسیارێکتان لێ یەکەم چێ ئەوڕۆکە چێ ئەوڕۆ بە ڕۆژیە پێشەوە ئەبوو بەکری سەدیق فەرمووی ئەمن بە ڕۆژیمە فەرمی چێ ئەوڕۆ بە دوای جەنازەکدا ڕۆیشتیە پێشەوە ئەبوو بەکر فەرمووی ئەمن بە دوای جەنازەیەکدا ڕۆیشتیمە فەرمی چێ ئەوڕۆکە نانەچی دایتە هەژارەچی پێشەوە ئەبوو بەکر فەرمووی ئەمن نانم دایتە هەژارەچی چێ ئەوڕۆکە سەردانی نەخۆشەکی کردیا پێشەوە ئەبوو بەکر فەرمووی ئەمن ئەوڕۆ سەردانی نەخۆشەکم کردیا لە پاشان پێغەمبەری خوا فەرمووی هەر کەسێک ئەو شتانەی ڕۆژانە لێ کۆبیتەوە ئیلا خوای تەبارەک وەتەعالە داخلی بەهەشتەیەکە ئەوە جۆرەکانی خێرن لە یەک فەرمایشدا پێشەوە ئەبوو بەکر سەدیق ئەو ڕۆژەی ئەو هەموو خێرانەی کردیا هەموو ڕێگاکانی خێری بەکارهێنایە بۆیە بەهەشتی لە بۆ مسۆگەر کرایە ئێمەش با لە دنیادا هەموو ڕێگاکانی خێر تاقی بکەینەوە هەرچی خێر هەیە با بیکەین چکە نازانین ئێمە خوای گەورە بە چینەمان خۆشەبی چەندین پیاو چاک و ساڵح لە پاش مردن لە خەوەیان دیتینە ئایا خوای گەورە چی لەگەڵ کردی فەرمووی خوای گەورە لێم خۆش بووە بە چ شتێک لێت خۆش بووە شتێکی گوتیە یەک لەو شتانە یان نانێک یان سەڵاواتێک یان نوێژێک یان قورئان خوێندنێک بەیەک لەو ڕێگاگانەی خێر خوای گەورە لێمان خۆشەبی بۆیە لەو کاتەی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەلات وەسەلام لە ئەشکەفتی حەڕا وەحی لە بۆ هاتەوە ماڵەوە فەرمووی بەدایکی باوەڕداران خەدیجەی کوبرا فەرمووی زەممیلۆنی دامپۆشە لە پاشان فەرمی ئەترسێم شتێکم بەسە هاتبی شتێکم لێ هاتبی دایکمان خەدیجەی کوبرا دڵی داوە دڵی پێغەمبەری خوا داوە فەرمووی فوالله لا يخزيك الله أبدا والله خوای گەورە قەت ئەتۆ شەرمەزار ناکە لەبەرەوەی ئەتوو کەسێکی سیلەی ڕەحم جێبەجێ ئەەکەی کەسێکی ڕازگۆی لە دنیادا کەسێکی باری خەڵکی هەرەگری و خەمی خەڵکتە کەسێکی ڕێز لێماوە نەگری کەسێکی حەق ئەرەی بۆیە خوای گەورە قەت ئەتوو شەرمەزار ناکە بۆیە ئەوانە هەموو شتی خێرن پێغەمبەری خوا وای کردیە ئەبێ ئێمە چاو لە پێغەمبەری خوا بکەین زۆرەکانی خێر جێبەجێ بکەین و هەروەها لەسەر خۆمان خوای تەبارەک وەتەعالە لەو کاتەیدا سەئەلە سەیدنا موسى عەلەیهی السەلام پێشەوە پێغەمبەر موسى سەلات و سەلامی خوای گەورە لەشەبی ڕۆژە لە ڕۆژان دەفەرمێ یا ربی ئەنتە ئەرحەم الراحمین دەرێ یا ربی خوا تۆ ئەرحەم الراحمینی فكيف جعلت النار ستدخل فيها الناس مادام تو أرحم الراحمين أي بوسي آقر دوس كديا وخلق أبي بنا وآقر قال يا موسى وايقور أولامي بيغمبر موسى داوا فرمي كل عبادي يدخلون الجنة فرمي همو عبدكاني من أيام بمنا وبهشت إلا من لا خير فيه إلا أو كسانك خير يانتدا نبي أهلي خير نبن أوانا الناس نبهشت بويبا أهلي خير من لدنيا دا وبتایبەتی لە مانجی ڕەمەزاندا تا خوای گەورە بمان باتە ئەو بەهەشتەی کە ڕازاوێ و لە ڕەمەزانەکان بۆ ساڵێکی تر بەهەشت ئەڕازێتەوە بۆیە پێغەمبەری خوا فەرما من ئەحەد يموت إلا ندم قالوا وما ندامته يا رسول الله پێغەمبەری خوا فەرمی هەر کەسێک بمری إلا پەشیمانە بیتەوە وتیان ئەی پێغەمبەری خوا پەشیمانبوونەوەکی لەسێ بۆچی پەشیمانە بیتەوە فەرمی ئەگەر پیاوەکی باش بی ئەوە پەشیمانە بیتەوە لەو ئەوەی خۆزگەت چاکەم زیاتر کردبا و خێرم زیاتر کردبان ئەگە کەسێکی خراپیش بی ئەوە پەشیمانە بیتەوە دەرێ یا رەبی خوایە بمژێڕەوە بۆ سە دنیا تا کاری خێر بکەم و ئیشی خێر بکەم کەواتە تاماوین بە ئەهلی خێر بین خێر لەسە دەستمان لەسە زمانمان لەسە چاوەکانمان لە ناو دڵمان لە هەموو شوێنێک خێر لە دەستمان ڕووبدا پێغەمبەری خوا فەرمێن نەرمونیانی لە هەموو شتێک لەسەر خۆی زۆر باشە إلا بو عملي آخر نبي بو روجي دواي نبي أفرمي السريع بن أفرمي بليلة بكم بو روجي دواي هر سيلتواناتان داهي بيكن بو روجي قيامتا سنك مردن لنا كاوده نازاني كي أمري نازاني كي وفاتكي
کەواتە هەموو شتێک لەو دنیا لەسەر خۆی پێویستە، بەڵام بۆ کار و کردەوە لۆ ڕۆژی قیامەتە ئەبێ پەلەی لێ بکەین. وبيغمبري خوا فرمي عليه الصلاة والسلام: ما من أحد من المسلمين يصاب ببلاء المسلمان يكتوشي بلاء بي لو دنيايا لجستي خواي قولا أو بو كساني كان خوشن سرطانيان ليا أو أنا كناتوان بروجوبن أو مجديا خيرتان لدس نرويا بلكو خيرك خواي تبارك وتعالى بوتانا نوسي خواي تبارك وتعالى أمل أكات أودو فريشتانيك ساكو خرابا ما نبو نسن أفرمي: اكتبوا لعبدي في كل يوم وليلة مثل ما كان يعمل من الخير ما دام معبوسا. أفرمي أي فرشتينا بنوسن لبو أو بنديا لبو أو جنيا لبو أو بياوي لبو أو نخوشيا بينوسن لحالتي جستي ساغبو تي أكل لبو من استاش او هلبوي بنوسن بردوام إشكاني لبو بنوسن أقلتي ناشكا أقلتي بروجيش نابي أقلتي ناتي مزقوتيش أقلتي نوجي لبيو بيناكري هلا هموش تيك بوا بلام بوت أنوسري بنصي أو فرمودي بيغمبري أكرم عليه الصلاة والسلام. بويا براني خوشويست بيغمبري خوشويست من دیاری که دا فرموی اگر انسان اهلی خیر بی افرمی 12 سین لو دنیا متحد اکن با 12 زور نوع لقل اویدا تو یک لوشتانت نکدیا يعني با 12 نوع لنا وخلشي دا مدحي تو اكن كاهلي خيري اگر اهلي خير بي با 12 زور مدحد اكن نتكرديا بويا با اهلي خير بين لو اخوي تبارك وتعالى خوشويستي اهلي خير دێختە دڵی مسلمانان و باوەڕداران. بۆیە ئەفەرمێ ئەنەسی کوڕی مالیک دەفەرمێ ئێمە بەیعەتماندا پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام و بەیعەتی جیهادماندا لە پاشان پێغەمبەری خوا فەرمی: اللهم إن الخير خير الآخرة فاغفر للأنصار والمهاجرة. فرمووی خێر هەر خێری ئاخرەت و دوا ڕۆژە یا ربی خوایە لە ئەنسارەکان خۆش بی و لە مهاجرەکان خۆش بی عەفویان بکەی. ئەوە دوعای پێغەمبەرە. خێر هەر خێری ئاخرەت ئەوەی لە دنیا هەرچی بیکە ئەگەر بۆ خوا نەبی بەلاشە ئەگەر لە پێناوی خوای گەورە نەبی بەلاشە. بۆیە ئەفەرمێ جۆرەکانی خێر لەو مانگەیدا زۆرن. یەکیان لەوانە سەدەقەکردن خێرە، ئاو تەوزیعکردن خێرە، یارمەتیدانی برای خۆت خێرە، بڵاوکردنەوەی ئاین خێرە. ئەفەرمی هەر شتێک لەوانە هەر شتێکە زانی بیکە دەستی خۆتی پێوە بگرە. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام دەفەرمێ پیاوەکەم دیت لە بەهەشدا، ئەفەرمێ پیاوەکەم دیت لە بەهەشدا دەنجی پێیەکانی دەهات، ئەفەرمێ خوای گەورە بە سەبەبی چی بردیە بەهەشت؟ ئەفەرمێ بە سەبەبی ئەوەی دارێک لەسەر ڕێگای مسلمانان کەوتبوو، ئەو پیاوە ئەو دارەی لادە لە ئەوەی مسلمانان ئەزەتی پێوە نەخۆن، ئەفەرمێ خوای تەبارەک وەتەعالا داخلی بەهەشتێ کرد. پێغەمبەری خوا فەرمۆی ئەفەرمێ شەوێ لە شەوان دەخەوم دیت بیلال، دەنجی پێی بیلالم بیست لە بەهەشدا لە پێشە من ئەڕۆیی. لە پاشان فەرمووی ئەی بیلال تخوا پێم برێت چ ئەکەی لەو ئیسلامەتەیدا؟ فەرمی وەڵڵاهی ئەمن شتێک ناکەم تەنها ئەوەیە هەر جارەکی ئەمن بێ دەستنوێژە بم، دەستنوێژەکەی نوێ ئەەکەمەوە، بەواستەی ئەو دەستنوێژە ئەوەندەی لە توانامدا هەبی نوێژانەکەم. دەی فەرمووی یا بیلال وەڵڵاهی دەنجی پێت و لە پێشە من دەهات بە سەبەبی ئەو کارە خێرانە و ئەو ئیشە خێرانەیە. بۆیە برانی خۆشەویست دینارێک لە پێناوی خوای گەورە سەرف بکەیت، دینارێک لە پێناوی عەبدێکی ئازاد بکەیت، دینارێک لە پێناوی بیدەی بە فەقیر و هەژارێک، دینارێک لە پێناوی ماڵ و منداڵی خۆ سەرف بکەی. پێغەمبەری خوا فەرمووی ئەوەی لە پێناوی ماڵ و منداڵی خۆ سەرفەکەی فەرمی ئەو خێری زیاترە لە پێناوە من، ئەو پاداشی زیاترە. بۆیە ئاخریشمان لە وتارێ ئەوە بی کە ئیشی خێر گەلک زۆرە، بەڵام ماقل لەوە دەل لە ئینشاڵڵا سوودی لێ ببینین. ئەو بەسەرهاتەیە کە دایکمان عایشە ئەفەرمێ ڕۆژی لە ڕۆژان ئافرەتێک هاتە خزمەت دایکمان عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای گەورە لەسەر دوو منداری وێ بوون، داوای یارمەتی کرد. دایکمان عایشە 3 دنکە خوڕمەی هەبوو، ئەفەرمێ دنکێکی دا بەو منداڵە، یەکی دا بەو منداڵە، یەکێکیشی دا بەو دایکە. منداڵەکان خوڕمەکەی خۆیان خوارد، دایکەکە ویستی خوڕمەی خۆی بخوا، منداڵەکان سەیری دایکیان کرد و برسیان بوو. ئەفەرمی ئەو دایکە ئەو دنکە خوڕمەی لە دەوی خۆ دەرینە کردی بە 2 بەش، هەر یەکی نێوەیدا ئەو منداڵانە. دایکمان عایشە زۆری پێعەزایی بوو، بۆ پێغەمبەری خوای جێراوە سەلات و سەلامی خوای گەورە لەسەربی. ئەفەرمێ پێغەمبەری خوا فەرمووی بە واستەی ئەو دنکە خوڕمەیە خوای گەورە ئەو ئافرەتەی بردە بەهەشت.
اتقوا الله ولو بالشق تمرة. پیغمبری خوا فرمی یا عائشة اتقوا النار، لخوای گەورە بترسێ و لە ئاگر بترسێ. ئەگە بە نیو دنکە خورمە بی، نیو دنکە خورمە بۆ ئەو ئافرەتە بووە مای چوونە بەهەشت. بۆیە ئێمەش با لەو مانگەیدا ڕێگاکانی خێر بەکار بینین و بیکەین و لەسەر خۆمان جێبەجێ بکەین. یا ربی خوایە بەمانجێڕی لە ئەهلی خێر، خوایە خێرمان بەنسیب بکەی لە مانجی ڕەمەزانە. یا ربی خوا لێمان خۆش بی، عەفومان بکەی، سەرکەوتومان بکەی و ئاخیرمان خێر بکەی. یا ربی خوایە لوخاتی گەورە و عەزەمەتی خۆت، یا ربی خوایە لوخاتی ناوجوانەکانی خۆت بارانی ڕەحمەتی زیاترمان لۆ بنێرە. آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله العظيم لي ولكم، وصلى الله على النبي محمد وعلى آله وأصحابه أجمعين.